یک جه و برهنر و هناردکارن ویواری یین برهمین جوتیاران رزدار آقا بشار الگلمت بخیر هاتی سپاس بو وی درفته جوتیاران چاوی وان لینه گلک برهمین وان بینشاندن هشتا چیه دید رزی دایا؟ سپاس بۆم دەرفەتە ئەگەر ئەگەم بدە پێشێکی دەستخۆشی لە پارێزگاری دۆک و ئەو بەرادەرانی خۆبەخشن کە هەستیانە بە ئەنجامدانی ئەم فیستەفالە جوانە لە ناو سروشتی کوردستان حقیقەت جێگەی دەستخۆشیە و جێگەی دڵخۆشی ئێمە وەکو جۆتیار و وەکو بەرهێنەری کوشتکال ئومێدەوارین ئەم جۆرە فیستەفالانە بەردەوام بێت بۆ بەناسیکردنی بەرەبوومی ناوخۆی هەرێمی کوردستان بەڵێ هەر وەکو دەزانن لە ڕابردوودا حکومەتی هەرێمی کوردستان وەکو جێبەجێکردنی بەرنامەی حکومەتی هەرێمی کوردستان کە گرنگیدانە بە کەرتی کوشتکال و گەشتیاری و پیشەسازی دەستمان کرد بە هەناردەکردنی چەند جۆرێکی بەرەبوومی کوشتکالی ناوخۆی بۆ دەرەوەی وڵات وەکو هەنار وەکو پەتاتە کە حقیقەت لەلایەن بازرگانەکان و وڵاتانی دراوسێ و دەرەوەی وڵات خواستکی زۆر لەسەر بەرەبوومی کوشتکالی هەرێمی کوردستان هەیە پاش گۆرانکاریەکانی کەشوهەوە و گۆرانکاری پاش کۆڤیدی ساڵی 2019ەوە جیهان هەمووی گەڕاوە سەر کوشتکال بۆیە حکومەتی هەرێمی کوردستان هەوڵ دەدات کە سەرچاوەیەکی دیکەی داهات بۆ کوردستان دروست بکرداویش لە ڕێگەی کەرتی کوشتکالە خەڵکی ئێمە وەکو جوتیاران وەکو بەرهێنەران هەموو ئێستا زیاتر گرنگی بەم کەرتە گرنگە دەدەن هەر وەکو دەزانن لە کوردستان چەندین جۆری بەرەبوومی زۆر باش لە کوردستاندایە بەڵام پێویستیمان بۆ بازارکردنە باشە حکومەتی هەرێمیش پاڵپشتە و لە بەرنامەیەک کە چەندین جۆری بەرەبوومی دیکەش لە هەناردەی دەرەوە بکات و بۆ ساختکردنەوەی بەرەبوومی جوتیار باشە یەک جێ وان بەرهەمان سێڤە نەها ئامادەکاری تێنەکردن بۆ هەناردنا سێڤێ بوو یەکەم جار سێڤە بەرواری باڵا بە هەرسی ڕەنگین خۆ سوور و کەسک و زەر بە دەوڵەمەندە ببان سێڤان دچ قوناغدایە حقیقت ئێمە هەوڵمان داوە بەرنامەی سەرکەوتووی چاندن و بە هەناردەکردنی پەتاتە هەمان بەرنامە لەسەر سێوی بەرواری جێبەجێ بکەین ئێمە دەستمان کردێ بەکردنی چەندین تۆنی سێو لە دەبەری بەرواری و لە بەرنامەی نێزیکدا وەختێکی نزیکدا ئەم جۆرە سێوە بە شێوەیەکی باش بە کوالیتی باش هەناردەی وڵاتانی دەرەوە دەکەین بۆ یەکەم جار بۆ دەوڵەتی ئیمارات و بۆ قەتەر کە خواستکی زۆریان لەسەر سێوی کوردستان و بەتابەت سێوی بەرباری هەیە هەر وەکو دەزانن سێوێکی زۆر بە تام و بە لەزەتە لە ڕووی تەندروستیش دەتانم بڵێم لە پلەی یەکەمەکانە لە جیهاندا باشە ئەو وڵاتانە بە پێی گرێبەستی وە ئامادەنە چەند سێڤێت ئەف ساڵە بکڕن جارێ سەقفەکە دیار نییە بەڵام وەکو قۆناغی یەکەم 100 تۆنی سێو ڕەوانە دەکەین پاش ئەوەی کە نموذەج و سەمپلمان ناردا ئەو وڵاتانە پاش فەحس و تێستەکانیان کرد کە ڕغبەتی زۆریان لەسەر ئەم سێوە بەلێ لە قۆناغی یەکەم بەنیازی 100 تۆنی سێو ڕەوانە بکەن و لە ئایندەیەکی نێزیکدایان بۆ ساڵی داهاتووە دەمانەوێت چ لە ناو ناوچەیە یان لە دەشتی ناوکۆر چەند کارگەیکی بە پاکجینکردن دابمەزنێن بۆی بتوانین بە شێوەیەکی ڕێکوپێک سێوی خۆمان ناردەی دەرەوەی وڵات باشە سێڤێ هەنتنێرن ئیماراتە گرێبەستەوە گەل ئیماراتە وەک دەزانن ئیمارات بخۆ ناوەندێکە هەناردەکردنەیە بۆ وڵاتین دنجی تشتێکی وەها دی بەرنامەدا هەیە بوو سێڤێ ئیماراتی بچە وڵاتەکەدن توانین بڵێم دەوڵەتی ئیمارات یەکە لە سێیەمین دەوڵەت بۆ سنتەری بە بازارکردنە ینی هەموو بەرەبوومی ڕەوانەی ئیمارات دەکە لەوێ بۆ وڵاتەکانی کە هەناردە دەکرێتەوە دووبارە بۆیە دەمانەوێت بە هەماهەنگی لەگەڵ قۆنسولگەری ئیمارات و بە پاڵپشتی حکومەتی هەرێمی کوردستان بازارێکی باش بۆ هەموو جۆرە بەرەبوومی کوشتکاری هەرێمی کوردستان لە دەوڵەتی ئیمارات بدۆزینەوە گرێبەستەوە گەل جوتیارên vê deverê yên berhemhênerên sêva ژمارەکە دیاریکردی هەیە چەند جوتیار سوودمەند بوونە ji vê هەنارتنê جارێ دەتوانین بێژین لەگەڵ 15 جوتیار ئێمە گرێبەستمان کردیەوە بەرەبوومیان کردمان و ماوەی زیاتر لە مانگی کە سێوەکان وا لێوە دەکەین و دامانای لە کۆگەکان بە پرۆسەی بە پاکینجیکردنە و دەمانەوێت بە شێوەیەکی ڕێکوپێک بخێنە ناو کارتۆن بۆ ئەوەی سێوێکی دەرەجێک ناردەی دەرەوە و بە ستاندارد بچێتە دەروای وڵات وەک خۆی جوان و ڕێکوپێک و تام خۆش ببی ئەوەی بچێتە دەربەژ بە هەموو ستانداری جیهانی هەموو شروتەکانی ستانداری جیهانی ئەمە جێبەجێ دەکات بەلێ ڕێزدار بەشار پتاتژی گرێبەستەکەوە یا هەنارتنê هزارەها تونên پتاتە هەیە ئەف نەها ji ber hemê ev sala çend hatiye هەنارتن ew diç qûnaxda ye heta kî ve çû ye گرێبەستی یەکەممان بە 5000 تۆنی پەتاتەبەوە خلاص بوو تا هەناردمان لە
سێ ڕۆژی پێش ئێستاش کەمی دیکەمان هێناردەی سعودیە کرد وەم پرۆسەیە بەردەوام دەبێت حتا خواست لەسەر پەتاتەی هەرێمی کوردستان هەبیتن ئەمە بەردەوام دەبێت لە هەناردەکرد کڕیارên nû bû we peyda bûne ji welatên din ev sala bû van berhema دەوڵەتی کوێتی شوایسا هاتیە لەسەر خەتا احتیمال پاش ڕۆژی کە بگەنە جێگا شاندێکی بازرگانی و کڕیاری کوێتینە ئەوانش دەیانەوێت پەتاتەی کوردستان بکرێت جوانە باشە بەریا demekê rêveberê weberhênana parêzgeha Duhokê mêvanê me bû behsa hin projeyên weberhênanê bû bi pişesazîkirina berhemên cutyaran kir hinek ji wan projeyan ji aliyê we ve hatine encamdan yan di qonaxa encamdanê ne yek ji wan jî projeya kargeha fîngeran e li snûrê qeza berdereş niha û di çi qonax de kengî xilas dibe بەڵێ کارگەی جۆتیار بۆ دروستکردنی فینکەر لە پەتاتەی خۆمالی لە خۆناغی توانین بڵێم سەتا هەشتای کارەکانی جێبەجێکرێت تەنها چاوەڕوانین ئامێرەکان لە دەرەوەی وڵات بێتن ئەگەر هیچ گرفت نەبیتن دەتوانین بڵێن ساڵی داهاتوودا ئەم کارگەی دەکەفتە کار و دەست دەکەت بە خۆناغی یەکەم بە وەلگرتنی بەرەبوومی جۆتیارانی هەرێمی کوردستان ئەویش لە ڕێگەی دروستکردن و ئەنجامدانی گرێبەست دەکەت جۆتیاران دەشتا نافکوورê navçeya we bi navûdenge masterîne bû berhemanîna pitatan li ser astê herêma Kurdistanê bû kargeheka wiha heta bû hinartinê jî hiniyên deverên din ji werdigirin ew dişiyan de ye بێشکە ئەم کارگەیە بۆ هەموو سەرتاسەری کوردستانە ینی بەبێ فەرق و جیاوازی ئێمە دەتوانین گرێبەست دەکەت جۆتیار بکەین لە دۆک بیت لە زاخۆ بیت لە هەولێر یان لە سلێمانی لە حەلەبجە لە هەر ناوچێکی کوردستانی بیت ئەو جۆرە بەرە پەتاتەی ئەمە دەمانەوێت پەتاتەی پیشەسازیە ئەگەر جۆتیاران بچین ئەمە دەتوانین گرێبەستیان لەگەڵ بکەنەوە بەرەبوومیان وەربگرین بەڵام پاش مواسەفاتێکی کە بگونجێت بۆ کارگەکەمان ez dixwazim di hindek zanyariyan de pêş bikim zûtir ji wer werbigirim zû zû projeyên bi vî awayî têne ragihandin çi projeyê dî di plana we de bi taybet û pêşesazîkirina berhemên çandiniye weke ku rêveberê weberhênanê jî kêmek beriyanha bangawaz hebû bi taybet bû devera berwarî bala kargeh bêne danan bû pêşesazîkirina van berhemên cûre cûr bike şerbet bike hişik bike heta dawiyê بەێ کارگەی بە پێشەسازیکردنی پیازمانیش دامەزراندیە ساڵێ داهاتەوەیش دەکەفتە کات هەروە کارگەی ئەو ئەوش لە دەشتی ناوکوورە لە سنووری خەزای بەردەرەشە و کارگەی مقەتعات مصنعاتی گۆشت لە گۆشتی خۆمالی گۆشتی حیوان یان گۆشتی مریشک ئەوش بۆ دروستکردنی هەمبەرگەرە وەستێکە وەکت تاکێ ئەمە دامن مەزراندی ئەوش لە ساڵی داهاتوو دەکەفتە کار ئەو ژی لە هەمان ناوچەیە لە هەمان ناوچێ لە هەمان شوێنە لە خەزای بەردەرەشە بەێ ئەس gelek سپاسیەوە دکەم ڕێزدار بەشار ئاغا هەناردەکاری و بەرهێنەر سپاس بۆ ئامادەبوونەوە سپاسان دەکەم و سەرکەوتوو